ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم ئەڵکەم شەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە لە ڕابردوودا دۆخی شڵەژاوی سیاسی ناو هەرێمی کوردستان و هەروەها پەیوەندی ساردووسڕی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەو دۆخەی کە دروست بوو بووکە هۆکارێک کە زوربەی دام و دەستگاکان و هەروەها زوربەی ئەو ڕێکارە گرنگانی کە پێویست بوو بەرەو زیاتر دیموکراتیزەکردنی هەرێمی کوردستان بڕوات بە سستی دەچوو بەڕێوە یەکێک لەوانە کە پرۆسەیەکی هەرە گرنگ و دیموکراسی و هەستیار بوو بە تایبەت بەنسبەت دۆخی هەرێمی کوردستان و هەروەها بەنسبەت عێراق و بەنسبەت ینی ڕۆژئاوە ئەوروپیەکانیشەوە مەسەلەی هەڵبژاردن بوو لە هەرێمی کوردستان ئەو دۆخە شڵەژاوی نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان وای کرد کە ئەم پرۆسەیەش بێتە دواخستن تاوە کۆم ساتەشکێمە گفتوگۆکەین هیچ ڕێکەوتنێک نییە لەسەر ئەم بابەتە ئاڕاستەی پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپیەچێت دۆخێکی زۆر دەخوازرا و خراپی دروست کردو لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەمە وای کردووە کە سیمای هەرێمی کوردستان لە لای ئەوروپیەکان تا ڕادەیەک سیمایەکی شێواو بێت و ئەوان تێڕوانینیان بۆ دۆخی هەرێمی کوردستان و هەروەها ئەو مەسەلە گرنگانی کە پێویستە لە سات و کاتی خۆیدا لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت قسەی زۆریان هەیە لەسەری و هەمیشە هۆشداریمانەدەنێ لەسەر بابەتە گرنگەکان بۆچی ئێمە ینی بە قسەی دۆستەکانمان ناکەین ئەوروپا واروەها ڕۆژئاوا و زل هێزەکان و ئەمریکا چی دەخوازن لە هەرێمی کوردستان و لەلایەن سیاسەکانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەگەر دۆخی هەرێمی کوردستان و ڕەوشەکە بەم ئاراستەیە بڕوات ئەوروپیەکان و ئەمریکا چۆن مامەڵە دەکەن لەگەڵ هەرێمی کوردستان ئەو واقعە سیاسی کە هەیە لە عێراقدا بە تایبەتی یعنی حسابکردن بۆ هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و دەستوریەوە تا چەند ئەوانیش مامەڵەیەشی دروستی لەگەڵ دەکەن بە گشتی گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان دکتۆر عەدالەت عەبدوڵڵا نووسەر و مامۆستای زانکۆ کە لە ستۆدیۆ لەگەڵمە دکتۆر بەخێر بێ. زۆر سپاس دکتۆر من سەرەتا تێڕوانینی جەنابەت بزانم لەسەر دۆخی هەرێمی کوردستان و مازانی دۆخی هەرێمی کوردستان لە ئێستادا دۆخیشی ئاڵۆزەوە قورسە و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانیش بەڕاستی زۆر خراپە. ئەمە لە تەبعاً ئەم دۆخەی کە ئێستا ئەمومان کەم و زۆر تێبینیمان لەسەر هەیە تێبینی زۆر جار ڕەخنەگرانێش چونکە حەقی خۆمانە وەکو خەڵکی کوردستان لە ناو هاوکێشەیەکی زۆر ئاڵۆزی هەم کوردستانی هەم عێراقی هەم ناوچەوی و نێودەوڵەتی شاژین کە پێویستەکە هەموو ئەو هێزە سیاسیانەی کە لە گۆڕەپانەکان و بەرپرسن لە بەڕێوەبردننی هەرێمەکەەوە لە چارەنووسی خەڵکی کوردستان بێگومانە بێ ئەدای خۆیان و هەستکردن بە بەرپرسیاتی خۆیان سەقفی ئەم بەرپرسیادەتی بەرز بکەنەوە چونکە ناتوانن دەرەقەدی ئەو بێگومان ئەو هەڕەشە و ئەو فشار و ئەو ململانەیانە نایەن کە لە گۆڕەپانەکەی هەیە و بەشێکی ینی حاڵەتێکی زۆر ئەوەی کە پێوترێ بەڵگەنەویست لە کای سیاسەتە ئەوەیە کاتێک کە هێزە سیاسەکانی هەر ناوچەیەکی جوگرافی سیاسی دیاریکرا و سەرقاڵ بن بە کۆمەڵێک ناکۆشی لاوەشیەوە بە سروشتی حاڵ دەرفەت و توانا و کاتی ئەوەشیان نابێت کە ڕوبەڕوویشی بنەوە هەموو ئەو هەڕەشانە بنەوە کە پێویستیان بە ململانێکردن لە دەرەوەی جوگرافیای لۆکاڵی خۆت کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستانە کورد بۆتەوە یعنی هەرێمی کوردستان پاراستنی هەرێمی کوردستان بەرگریکردن لە مەساڵحی خەڵکی کوردستان لە ئاسایشی خەڵکی کوردستان لە مافە ئابووری و سیاسیەکانی هەرێمی کوردستان و هەموو ئەو مافانش کە بە تایبەتی کە لە دەستوری عێراقە چەسپێنراون ئەمانە پێویستیان بە لە ڕاستیە تێڕوانین و سیاسەتێکی بەرفراوان و مامەڵەکردنیشی بەرفراوان هەیە لەگەڵ کایی سیاسەتە چکە کایی سیاست بریتی نیە لەو ناوچە جوگرافی کە پێوترێ هەرێمی کوردستان بەعکسەوە بە ئەزمون دەرکەوتووە پاراستنی هەرێمی کوردستان بەشێکی گرنگی سەرچاوی پاراستنی ئەم ناوچە جوگرافیە بەشێکی گرنگی لە بەڕێوەبردننی ململانەیەکی عەقلانی و بابەتیە لەگەڵ هەموو ئەو سەرچاوانەی هەڕەشە کە لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە دێ و لە ڕێگەی باشکردنی دۆخی ناوخۆیی خۆت لە وڵاتەکە چونکە ناتوانانی ململانێش بکەی لەگەڵ بۆ نمونە ئەگەر لەسەر ئاسی عێراق قسە بکەی لەگەڵ هێزە سیاسەکانی عێراق کە لەناو معادلی عێراقیە لەگەڵتان
و هەموو ئەو هەڕەشانش کە لە وڵاتانی ئەقلیمیەوە هەیە بۆ سەر دۆخی عێراق بەگشتی بۆ سەر هەرێمی کوردستان وەک چۆن هەموو ئەو ڕوودا و هەموو ئەو پەرەسەدنانش کە لەسەر ئاستی نێودەوڵەتیان و هەمووشی کەم و زۆر ڕەبتی بە دۆخی عێراق و هەرێمی کوردستانەوە چکە سیاسەتی نێودەوڵەتی ئێستا بە جۆرێکە کە هەموو پۆینتێک لەسەر ئەم گۆی زەویە ڕاستیە نابوێرێ و درێژە بێتەوە بۆی و بە شێوەیەک لە شێوەکان کاریگریەوە هیچ وڵاتێکیش نییە خۆ دەزانین هیچ دەوڵەتێک نییە کە یەکێک لە وەزارەتە هەرە گرنگەکانی وەزارەتی دەرەوە نەبێ چ جای ئەمە ئەگەر تۆ قسەت لەسەر زلیێزە گەورەکان بکە بەرژەوەندی زیندوو ئێزگار گەورەیان هەیە لەم ناوچەی کە ئێمە تیاژین کە ناوچەی ڕۆژەڵاتی ناوەڕاستە وە تایە حساب بوو هەموو وردەکاریەکی دۆخی سیاسی کۆمەڵگەیی ئابووری ئەمنی وڵاتانی ناوی ئەکرێ و حسابی ورد بۆ تەنانەت دابەشبوونە کۆمەڵگەییەکانی شەکری بۆ نمونە کە سەیری عێراقەکەن عێراق وەکو ڕاستە وەکو با بڵێن پانتایشی ڕسمی جیۆپۆلۆتیشی دیارێکرا و دانپێنرا و مامەڵی لەگەڵاکەن بەڵام کە دێنە ناو دۆسیەکانیەوە بێگومان گرێ دەنەوە بە شێ گرێ دەنەوە بەو پێکهاتە کۆمەڵایەتیانەی کە هەرێکە و نوێنەری سیاسی خۆیە لەم عێراقی کە پێوتە عێراقی دوای 2023 بۆیە لەم ڕێگەیەوە چاویان لەسەر تۆیشە بزانم جموجوری تۆ وەکو بەشێک لە تەرکیبەی معادلەی سیاسی عێراقیە چۆنە دۆخی تۆ بۆکووە لەکوێ ئەتوانێن تۆ وەکو پۆینتێک لە ناو ئەم معادلە عێراقیە ببیتە مای کێشە بۆ ئەجێندای کۆمەڵێ وڵاتی گەورە زلهێز یان هێزی ناوچەی و لە کوێشە نەخێر ممکنە ببیتە عاملی گەشە پێدانی کۆمەڵێک بەرژەوەندی لە ناوچەکە ئەوان ینی ئەتوانین بڵێن زلهێزەکان و بە تایبەتی ئەمریکا و ئەوروپیەکان تێڕوانینیان سەحی نییە کەواتە ئەو لەسەر بنەمای ئێمە تەماشاکە کاک هەوڕی ئەم لە سەردەمێک کاژین هەمووی لەسەر بنەمای زانیاری و بە تایبەتی زانیاری هەواڵ سیاست کایی سیاست ئێستا پایەیەکی گەورەی لە ناو چیە لە ناو ئەو سیستەمە ڕێکخرا و نیتیۆرچەیە کە لە ڕێگەی زانیاری و زانیاری هەواڵگیریەوە ڕێگەخرێ یعنی سیاستێک ناچێ بەڕێوە ئەگەر بوردەکاری و زۆر لە هەر بوارێکی چالاکی سیاسی و چالاکی با بڵێن دەوڵەتدارەتی لە وڵاتانەی کەوا مامەڵەیان لەگەڵا ئەکرێ ڕێک نەخرابێ یعنی بۆ نمونە وەزارەتی دەرەوەی ئەمریکا یەک دنیا با بڵێن کارمەند و کەسی شارەزا و پسپۆڕی هەیە کە دیراسەی دۆخی وڵاتێکی وەکو عێراقەکەن لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئیداریەوە دواتر هەموو ئەوی هێزانەی کە لە پشت ڕێخستنی معادلەی سیاسی عێراقن و بەڕێوەبردننی پرۆسی سیاسی عێراقن ئەم هێزانە هەرێکیان خاڵی لاوازیان چیە خاڵی بەهێزیان چیە لەکوێیە ناکۆکن لەکوێیە تەبان لەسەر چ بنەمایەک ڕێکەوتنیان لە نێوانە هەیە لەکوێیە هاوپەیمانن لەکوێیە دژی یەکترن هەموو ئەم دەکاریانە بەشێکە لە با بڵێن ئەرویقەی وڵاتانی زلهێز و وڵاتانی ناوچەکەیە حساب بۆ کراوە بۆی ئەزانرێ لە هەرێمی کوردستانیشە چی ئەگوزەرێ چی ڕوئەدا کام هێزە لە گۆڕەپانەکەیە لە بەرژەوەند بۆتە بەشێک لەو بەرژەوەندی کە نیتۆرکێکی دروست کردو لەگەڵ مەساڵحی ناوچەکە و لەگەڵ مەساڵحی وڵاتانی زلهێزشە لە ناوچەکە و کێش هەیە زەربەی لێ ئەدا ئەبێتە مایەی دروستکردنی پشێوی گیر و گرفت کەواتە بەمانایەکی تر ئێمە وا تێنەگەین لە دنیایەکی دابڕاوین ئەم جوگرافیا لۆکاڵی خۆمان جوگرافیایەک نییە کە پێمان وا بێت داخراوە بەسەر جیهانەوە جیهان ئاگای لە ئێمە نییە تۆ بۆ ئەوە بە نمونە ناهێنیتەوە زوو بە راپۆرت لەسەر هەرێمی کوردستان ئەدرێ لەسەر عێراق ئەدرێ لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە لە یۆنامیەوە لە نوێنەری یۆنامیەوە کە خۆی لێرە جێگیرە هەموو ئەمانە دلیلی ئەوەیە کە بە شێوەیەکی سیستماتیک مامەڵە لەگەڵ هەموو ڕوودا و پەرسەندنیشی ئەم هەرێمەی ئێمە ئەکرێ لە چوارچێوەی بایەخدان بە هەریەکێ لە وڵاتانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن و هەمووشیان بەشێکن لە ئەو دۆسیانەی کە لە وەزارەتی دەرەوەی هەموو ئەو وڵاتانەی کە بایەخ بە مەلەفی عێراقیەدەن پارێزراوە حسابی بۆکرێ کەواتە ئێمە نابێ واتێ بگەین لە سەردەمێکە ئاژین سیاست بە پێی ویستی پارتە سیاسەکانمان ئەڕوا بڕێەوە ینی وانی هەڵەیەکی گەورەیە چونکە تۆ هەموو هەڵوێست وەرگرتنێکی تۆ لە مەلەفێکی ناوخۆیەوە بیگرێت تاوەکو مەلەفێکی عێراقی یان ئەقلیبی یان نێودەوڵەتی هەمووی حساب بۆ کراوە یعنی عیبارەتێکی ملیە ئەچێتە گیرفانی چێەوە لە بەرژەوەندی چی ئەشکێتەوە زیان لە چی ئەیە لە نفوزی چیە بە خراپی لەسەر نفوزی چی ئەکەوێتەوە یعنی هەمووی حساباتێکی وردی بۆ ئەکرێ و ئەمەش
ئەگەر بەڵگە بێ بۆ شتێک بەڵگەیە بۆ ئەوەی کە کایی سیاست پێویستی بە کارکتەری زیرەک هەیە لە کایی سیاست بەشێک لەم کارکتەرە سیاسیانی کە جەناب داماژەی پێدیانی دکتۆر عەدالەت ینی بیر و بۆچوونیان و بیرکردنەوەیان وایە کە ئێمە جوڵە و ینی هەڵسوکەوتەکانمان لە لۆکاڵی بوون دەرچووە بەڵام ئەوە تا ینی جەنابەت کە وەکو چاودێرێک و نووسەر و مامۆسایەکی زانکۆوە زۆرێک لە چاودێرانی دیکەی دۆخی هەرێمی کوردستان و ئەوانەی کە ینی چۆنەڵی توێژینەوە و لێکۆڵینەوەکەن لەسەر سیاسیەکانمان پارتە سیاسیەکانمان دەبینی عقلی ئەم پارتانەوە زۆربەی سەرکردە سیاسیەکانمان هەر لۆکاڵیە ئەمە کێشەیەکی گەورەیە لە کاتێکە ئێمە بە ڕواڵەت ئەبینین کە زوو سەردانەکرێ بۆ پایتەختە گەورەکانی دنیا ینی ئەبینین بەشێک لە کاربەدەستاریە وڵاتە ئەچنە ئەوروپا چنە ئەمریکا چنە وڵاتانی ناوچەکە وڵاتانی هەرێمایەتی ینی بە ڕواڵەت وا دەرەکەوێت کە بەلایەنەوە گرنگە لە سیاسەتی هەرێمایەتی و ناوچەیی و نێودەوڵەتی تێبگەن خۆ مەفروضیش وایە کە ئەمە ڕووبدا یعنی بە دڵنیاییەوە کاتێک تۆ گەشتێکی دیبلۆماسیەکەی ئەگەر ئەم گەشتە ئەجندای تایبەتی تیای نەبێت لەسەر بنەمای خەمی پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و پاراستنی با بڵێن بەرژەوەندی باڵای خەڵکی هەرێمی کوردستان بێ بێگومان ئەبێ بە دنیایەک سۆراغ و پرسیاری زۆر ورد لەبارەی ئەوەی کە هەڵوێسی هەموو ئەم وڵاتانە لە مەلەفی عێراقی لە چوارچەوەی مەلەفی عێراقیش لە بەرامبەر هەرێمی کوردستان چییە چونکە تەنها لە ڕێگەی تێگەیشتن لە هەڵوێسی وڵاتانی ناوچەکە و ئەزانی کە تۆ دۆخ لەکوێی معادلەکەی وە چۆن تەماشاکەی و ممکنە سبەینێ لە ئێستاە چه هەڵوێسێکی لێ وەرگیرەوە سبەینە چه هەڵوێسێکی لێ وەربگیرێ یعنی بە بەردەوامی تۆ پێویستی بە ئێمە لە زانستی میدیا پێڵێن فیدباک پێویستی بە بەردەوامی بە وەرگرتنی لە کایی سیاسەتا پێویستیت بە فیدباکێکە کە بزانی هەموو ئەو هێزانەی کە لە ناوچەکەیە ئەوانن تەحکومەکەن بە هەموو معادلەکان کێسکی هەیە کەم سیاسی هەیە بای ئەوە خوێندەوار نەبێت کە ئەوە هێزە هەرێمایەتیەکان و هێزە نێودەوڵەتەکانن ئەتوانن هەموو بکەرێکی سیاسی لە عێراقا بێ لە هەری وڵاتێکی لەم نەوڵاتانەیە بێ بە ئارەزووی خۆیان جڵە و ئاراستەشی بکەن لە ڕاستیە فیدباکی باش وەرگرتەوە دکتۆر ئێمە یەک کێشەمان هەیە بە بڕوای من لێرەیە پێوەر ئەوەیە ئایا ئێمە ئەگەر بەڕاستی خەمی پاراستنی هەرێمی کوردستانمانە ئەم قوارەیەمانە خەمی خەڵکمانە خەمی باشکردنی تەجروبەی کوردستانمانە نابێ سەرقاڵ بین بە کۆمەڵێک ناکۆچی ناوخۆیەوە کە درێژا کێشانی لە ڕاستیە لەمانە دەرچووە خۆشمان دروستێکن لەمانە دەرچووە و هەنیە جار وەک ئەوەی بوو بێ بە سەنعەت پیشەسازی یعنی حەزمان لە دروستکردنی مەشاکل و ناکۆچی ناوخۆیە ڕەنگە هەندێ سەبەب هەبێ کە وای لێ دێ ئێمە یەکێک لە کێشەکانمان لەم ماوەیە کە کێشەی ناوخۆیی و ململانی ناوخۆیی زۆر ڕوەدا لە بینی هێزە سیاسەکانمان با بە دیاریکراویش قسە بکەین لە بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانە کە زۆر زەق بۆتەوە لەم فترەیە ڕەنگە پەیوەندی بە نزیکبوونەوەمان هەبێ لە ماوەی هەڵبژاردنەوە بەڵام کاکە خۆ هەڵبژاردن بەس لە وڵاتی ئێمە یاکرێت هەڵبژاردن لە هەر وڵاتێک ئاکرێکە لانی کەمی دیموکراسی پەیڕۆ بکە ئەکرێ هەر نزیک بوویتەوە لە بۆنەی هەڵبژاردن تۆ لە جیاتی ئەوەی خەریکی پێشکەشکردنی نمونەی جوان بی وە کێبەرچەیەکی جوان لە بواری پێشکەشکردنی خزمەتگوزاری و پرۆژە و نواندنی نمونەیەکی جوان بۆ خەڵکی وڵاتەکەت کە خەڵک لە سایە بەحەسێتەوە تۆ هەموو کۆمەلگا مەشغوڵکەیتەوە بە ململانی خۆت وە خەڵکیش لە ماڵەوە دڵی دەستی لەسەر دڵی بێ نەتەقێتەوە لە ناکاو بەرەو تونوتی ژێر و بەریەکەوتنی چەکداری یعنی ئەمە من ئەڵێم ئەگەر پێوەرێک هەبێ بۆ پێوانەکردنی ئەندازەی ژیری سیاسی زیرەکی سیاسی کارکتەرەکانی ئێمە ئەو پێوەرە ئەوەیە تا چەند ئێمە تێگەیشتون کە هەندێ ململانەی لە کایی سیاسەتە پێوتێ ململانەی لاوەکی کە زیانی گەورەت لێدەن نسبەینە فریای ململانەی گەورەتر ناکەوی لەسەر گۆڕەپانەکە کە فریای نەکەوتی ئەو کاتە لە چوارچێوەی عێراقیشە ناچارە بی بۆ ئەوەی جێپی خۆت بکەیتەوە ناتوانانی وەکو نەتەوە جێپی خۆت بکەیتەوە لە ناو معادلی عێراقیە وەکو حزبێ جێپی خۆتەکەیتەوە هەر یەکەو خەمی خۆی ئەبێ نەکەرەوەش هەندێک جار لەوانەیە جێکردنەوەی خۆت وەکو پارتێکی سیاسی لە ناو معادلێزی لەسەر حسابی لێدان بێ لە هێزێکی تری کوردی ئەمە کارەساتە بەرچاومان و ئەمانە ڕوویاندا قسانەی کرد لە بۆشاییەوە نایەوە حاڵی هەرێمی کوردستان و کایە سیاست لە کوردستانی ئێستا وایە سەرقاڵ بووین بە کۆمەڵێک ململانی ناوخۆییەوە کە بەرچاومان بە تەواوەتی لێڵەکە کە ئێمە مەسیرمان بۆ شوێچێ کاکە یعنی ئێستا عێراق ئێمە متابعی دۆخی عێراقین ئەزانین بۆ نمونە ئەو هێزانەی کە لە عێراقا هێزی باڵادەستن و بەتایبەتی ئەو هێزانی کە کۆبوونەوە لە چوارچێوەی هاوپەیمانێتی ئەوەی پێ ئیتاری تەنسیقیە و ئەو هێزانی تریشکە لەگەڵ یانان
ئەجەندایەکی دیاریکراویان هەیە بۆ نمونە و ئەم ئەجەندایە وایان گەڵاڵە کردووە کە لە کارنامەکەی حکوومەتی سوودانی ڕنگداتەوە ئەزانن هەنگاو بە هەنگاو چی ئەەکەن واتە دەستیشیان پێ ینی پرۆگرامێکیان هەیە بۆ ئیدارەدانی دەوڵەت ئەم پرۆگرامە گەڵاڵیان کردووە لە ئەجندایکیە حکوومەتەکەیە و هەمووشیان لەگەڵ یابن و نەکەرەوەش هەوڵەدەن هەموو کێشە و گیر و گرفتێکیش کە بێتە ڕێگەی ئەم تەجروبە تازایی کە لەگەڵ حکوومەتی سوودانیە دەستی پێکردووە هەوڵدەن نەیهێڵن تازەترین دەست پێشخەری ئەوەیە بۆن مالیکیاڵێ من لەم ماوەیە ئیتر هەموو ناکۆچەکانم سەیکە هەموو ناکۆچەکانم لەگەڵ سەدرا سفرەکەمەوە هەمومان نەزانین دوو قوتبی ناکۆک لە ناو هاوکێشەی سیاسی عێراقەکەیە مالیکی و سەدرەکان وایەنە باشە بۆ پرسیاری لە خۆمان نەکەین ئەوان بەو هەموو بۆڕبۆڕێنەی نێوانیان کە گەیاندیانە ئەوە لە شەقامە دەست بەرنەچەک و پەلخەریک بوو پەلاماری یەکتر بن و حربێکی ئەهلی دروست بێ ئێستا گەیشتنەوەتە قەنەعەت کە لە ڕاستیە کایەی سیاسەت تەنها کایەی بۆڕبۆڕین و ملمالەیە نییە بەڵکو کایەی ڕەچاوکردنی بەرژەوەندی هاوبەشە ڕەچاوکردنی ئامانجی باڵای وڵات و خەڵکی وڵاتە ڕەچاوکردنی ئەوەیە هەندێک جار ئەبێت تۆ موساوەماتی تیا بکەی هەندێک جار لێگەیشتن ڕوودا هەندێک جار بگاتە ئاستێکی فراوانتر بگاتە ڕێکەوتن واتە کایی سیاسەت تەنها برێتی نیە لە ململانەیە کە ئەگەر بێت ئەو ململانەیە بێتە مای با بڵێن ئەگەر وا بڵێن تیرۆرکردنی هەموو ممکناتی تری ناوکایی سیاست کە ممکناتی ناوکایی سیاست بریتە لە چی بریتە لە ڕێگەیشتن لە تەنازولات لە ڕێکەوتن لە تاقیکردنەوە دانیشتن گفتوگۆ حیوار هەموو ئەمانە پیانەوتیە ممکناتی ناوکایی سیاست ناکرێتەوە هەمووی لەبەر کۆمەڵێک بەرژەوەندی دیاریکراو کە هەندێک جار پەیوەندی بە حبی زەعامەت و خۆفەرزکردن و ئەوانەوە هەیە وڵاتەکە و خەڵکی وڵاتەکەش بکەیتە قوربانی خۆت باش ئێمە لە جەری وایە بۆ ئیسیلاکی مەحەلیش بێ ئەڵێن تەجروبەی کوردستان 15 ساڵ لە پێش عێراقەوە باشە ئەوە تا عێراقێک لە ساڵی 2023 چۆتە ناو قۆناغی دیموکراسی و هەڵبژاردن و پەرلەمانێ و یعنی 4 ساڵ جاری هەڵبژاردن و سەرۆکوەزیر دەگۆڕێ سەر کۆمار دەگۆڕێ بەرپرسە باڵەکان دەگۆڕێ ئەو تا ئابم شێوازە تێڕوانینی هەبێ بۆ دەوڵەتداری بۆ دیموکراسی بۆ ینی مامەڵەکردن لەگەڵ ئەو مەلەفە گرنگانی کە دێتە پێشەوە ململانی نێوان سەرکردە و لایەنە سیاسەکان بەڵام ئێمەیەشی کورد کە هەمیشە بە شۆڕش و قوربانیدان و خەبات گەیشتونەتە ئەو دۆخەوە چەندین ساڵک و جەنا بدوتە لە پێش ئەزمونە دیموکراسیەکەی عێراقەوەین ئێبوو ڕۆژ بە ڕۆژ بۆ ئاراسەیە ماهنگاکاوڕێ ئەزانین چۆنە زۆر بەوردی لەم ماوە ئەم 4-5 مانگەی ڕابردوو زۆر بەوردی متابعی هەموو ئەو پەرسەنداناکەن کە پەیوەندی بە ئەزمموی حکومڕانێتی سوودانیەوە هەیە تەماشاکە هەموو ئەو دۆسیانەی کە دەستی بۆ بردووە بە بەرنامە یەک لەسەر یەک ئەچێتە سەری یەک بە یەک ئەو دۆسیانە چییە بۆ نمونە دەرکردنی یاسای موازنە ئیشی لەسەرەکە ئەمڕۆ جێگەی سەرۆکی پەرلەمانی عێراق دوێنێ باسیەوە کە ئەڵێ هەفتەی داهاتوو بودجە ئەنێرین چکە قسەم لەگەڵ وەزیری دارایی عێراقا کردووە خەریکی لایەنە تەکنیکەکەین و حازرێکن و ئەینێرن بۆ پەرلەمانەوە محەممەد مەشەدانیش لە تەحالفی سیادە ئەڵێ دڵنیابن کۆتایی مانگی سێ و یاسای موازنە ئیقرارەکەی یعنی ئەمە دەوڵەتێکەیە حکوومەتێکەیە ئەو حکوومەت و دەوڵەتەی کە ئێمە هەندێک جار لە هەرێمی کوردستانەوە لە نرخی کەمەکەین و تیروتوانجی تێگرین بە بەرنامە ئیشەکە و سەقفی زەمەنیش دانێ ئەم کابرایە چاک ئەزانێکە بۆتە سەرۆکی حکوومەت و عێراقی لە قۆناغی بنبەستی سیاسی هێناوەتە دەرەوە لەسەر بنەمای کۆمەڵی ڕێکەوتن بۆ باش ئەزانێ ئەم ڕێکەوتداناوە ئەو بەڵێنانەی کە داوێتی و ئەو ئەجندایی کە جاڕی داوە بۆ خەڵکی عێراق ئەگەر بێت و جێبەجێ نەکە زۆر واردە لە چاوتروکانێکە بڕۆخێنرێ هەروەکو جەنابی شوتە سەرکردە سیاسەکانی هاوپەیمانەتەکەوتە هەموو کێشەکانیان وەلا ناوە بەڕاستی جا تەماشا بکە حیسابکردن هەر بۆ دۆخی ناوخۆی عێراق نییە و حسابکردن بۆ ئەو نییە جاریشتر خەڵکی عێراق نەوروژێتەوە شەقام و هەموو شتەکان سفر بکرێتەوە و بگەڕنەوە چوار گۆشە یەکەم نە حتا حسابکردنا بۆ هەڵوێستی ئیقلیمی هێڵوێستی نێودەوڵی تەماشای سوودانی کە لەم ماوەیە چی ناکە بە هەموو لایەکە هەڵتاکە سەرۆکی حکوومەتە بێ وابێ ئیدارەدانی دەوڵەتە بێ وابێ لەگەڵ ئێرانە پەیوەندەکانی باش کردووە باشە سەرڕای ئەوەی کە پەیوەندی عێراق ئێران بە ماوەیەکی زەمەنی دوور و درێژ سەقامگیریەکی تیا هەیە بەڵام هەوڵەدا پەیوەندەکانی باش بکە بۆ لە مەسلحەتی خەڵکی عێراق جاران خۆ پەیوەندی عێراقیران هەر هەبووە بەڵام زۆر جار لەوانەیە لە بەرژەوەندی کۆماری ئیسلامیا بوو بێن ئێستا سوودانی معادلەکەی گۆڕیوە هەوڵەدا ئەم پەیوەندیە ئەم لێکگەیشتنەوە و ئەم دراوسێتیە بە شێوەیەکی لە شێوەکان ئیستیسماری بکە لە بەرژەوەندی خەڵکی عێراق چونکە سبەینی ئەگەر بۆ نمونە کۆمەڵێک بەرژەوەندی ئابووری بە تایبەتی لە بواری
وزەیە لەگەڵ ئێرانە کۆمەڵێک پەرسەندی تازە بێتەکایەوە ئەبێ ئێرانیەکان قەناعەت بکەن کە عێراق پێویستی بەوەی هەیە کە دۆخی ئابووری خۆی و دۆخی خزمەتگوزاری خۆی بە پێی بەرژەوەندەکانی خۆی بڕیاری لێ بدەوە دەوڵەتێکە خاوەن سەربەخۆی بڕیاری خۆیەتی و ئەویش تەفەهومی بکە لە هەمان کاتە هەر سوودانی بڕۆسەی کە چی ئەکا پەیوەند دوێنێ ئەلەم ماوەی ڕێکەوتنێکی ئەمنی کردووە لەگەڵ سعودیەکانە کە وەزیری ناوخۆی عێراق ئەڵێ بە درێژایی 40 ساڵی ڕابردووە لە سەردەمی بەعسەوە بۆ ئێستا ڕێکەوتنامەی وا نەکراوە کە چۆن سعودیا ئەچێتە ناو پرۆسەیەکەوە کە هەموو سنووری نێو دەوڵەتی عێراق لە قۆڵی خۆیەوە ئەپارێزێ بۆ ئەوەی جارێکی عێراق ڕوبەڕووی هەڕەشی نەبێت. سوودانی زۆر بە مرتاحی لە کۆنگرەی میونخە ئەڵێ کاکە ئێمە لە دۆخێکی ئەمنی ئەو تۆیان لە ڕاستیە پێویستیمان بە هێزی شەڕکەر نییە هێزی شەڕکەری نێو دەوڵەتی لەگەڵمانە بێ بۆی ڕوبەڕووی داعشبینەوە توانای ئەمنی و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە عێراقا لەسەر دەستی هێزە ناوخۆیەکانی خۆمان و سوپا زەمان کراوە ڕاستە لێرە گروپی لێرە و لەوێ گروپی چەکدار لەم پارێزگایە لەو پارێزگایە عملیاتێکەکەن بەڵام ئەمانە پیان ئەو هیچ یەکێک لەمانە پارچە ئەردێکی عێراقیان بەدەست نییە تاوەکو ئێمە لیان بترسین لە شوێنێکە دەرەکەون ڕاوێنێن ئەیانگرین و سەرچاوەکانە دۆزینەوە و هەرە لەم ڕۆژانەشە دنیایەک بابرین ئەمیری تری داعشیان گرتووە کە ئەمە دلیلی ئەوەیە لە ڕووی ئەمنی و لە ڕووی مخابراتیشەوە عێراق مەلەفی ئەمنیشی باش بردۆتە پێشەوە تا ئەو ڕادەیە کە لە مؤتەمەرێکی نێودەوڵەتیە کە تایبەتە بە سیکیۆریتی بتەکە تایبەتە بە بواری ئەمنی بۆ پەڕی ئاسوودەیی و ئەڵێ کە ئێمە ئیتر وەکو دەوڵەت توانای چارەسەرکردنی کێش ئەمنیەکانی خۆمانمان هەیە حسابکردنە بۆ عێراق یعنی باشە ئەمڕۆ لە ڕووی وزەوە ینی گەورەترین ڕێکەوتنی ئیمزا کردو لە بواری بە تایبەتی غازی سروشتی بێجگە لەوەش بابەتی هەموارکردنی یاسای هەڵبژاردن ئیژی لەسەرەکە باشە حتا لە تعدیلەکەشە تەماشای ئیدارەدانی دەوڵەت ئەبێ وابێ هەمومان ئەزانین کە چوارچێوەی هەمانجی لەگەڵ تەیاری سەدریا بە شێوە تەقلیدیەکەیش بێ لە بۆڕبۆڕێن و ململانیان وایە یانە بەڵام ئێستا لەبەر ئەوەی ئەوان ئەزانن قۆناغی بەڕێوەبردننی دەوڵەت لە لای ئەوان ئەم قۆناغی ئیدارەدانی لە دەستی ئەوانە یەکەم جەمسەرە هەرە ناکۆکەکەی ناو هاوپەمەندە کەمالیشیە هانیان داوە کە لەگەڵ سەدەکانە کۆک ببێ واز لە ململانەی لاوەکی بێنن خۆی وەکو سەرۆکی حکوومەت داوای کردووە تەیاری سەدری بەشدار بێ لە هەر هەموارکردنێکی یاسای هەڵبژاردن ئیدارەدانی دەوڵەت و سەقامگیرکردی گێرانەوەی سەقامگیری بۆ دەوڵەت بەم شێوازە و بەم ئوستوبە ئەکرێت لە سیاستکردن لە ئیدارەدانی وڵاتە بابەتی سەقامگیرکردنی درایو لە عێراق تەماشاکە هەنگە یەکسەر وەفدێکی نار بۆ ئەمریکا و ئەو وەفدە بە راپۆرتێکی وردەوە هاتوۆتەوە و دەستنیشانی ئەوەی کردووە کە عێراق چی بکە بۆ ئەمریکەکان نەوروژێن ئەمریکا عیبارەتێکی شعبی ئەڵێ بووە بەهینی جیهان هەمومان نەزانی بەرامبەر بەزل هێزێکی گەورەی وەکو تورکیا کە دووەم هێزی ناو ناتۆیە لە سەردەمی ترامپە بەتیوتێک چی بە دراوی لیرەی تورکی نەکرد وێرانی کردیان باش عێراق دەوڵەتێکی بەهێزە و لە ناو معادلاتی دەولیە حسابی بۆ کرێە دەوڵەتێکی میلیتاری و گەورە و عەزیمی وەکو تورکیا بێگومان فەرقەکە ێجگار گەورەیە بەڵام دیسانەوە ناتوانن لەژێر ئەو کۆنتڕۆڵە نێودەوڵەتیە و لە ناو کۆنتترۆلی نێودەوڵی کۆنتترۆل ئەمریکیە بێنە دەرەوەکە کۆنتترۆلکردنی حەقلی ئیقتصاد و نەقدە لەسەر ئاستی گیان تێگەن تا ڕادەخەنەعەت بە ئەمریکیەکان ئەزانێت تێئەگا کە ئەگەر ئەمریکا لە سیاسەتی نەقدی عێراق و لە سیاسەتی اقتصادی عێراق ناڕازی بێ کارەساتە باشەڵەتخوا دکتۆر با پرسیارە بکەم بێرە ینی گرنگجی عێراقەوە تا بەم شێوازە جەنابەت ینی پێشانیە دەی بە وێنایەکەیت چکە بۆ ئەو تا هەنگاوەکانی هەم لایەنە سیاسەکان ئەم سەرکردە سیاسەکان هەم خودی سەرۆکوەزیران بەو ئاراستەیە کە دڵی ئەمریکیەکان و دڵی ئەوروپیەکان بەرامبەر ئەم پرۆسە سیاسی کە لە عێراقا دروست بۆ ڕازی بکات ئەجینا ڕۆخێ وێرانە بێت باشە ئێمەیەشی هەرێمی کوردستان کە زۆر داماوین زۆر فەقیرین لە زۆر ڕووەوە زۆر سابۆ نەکراوین لە کۆمەڵی هەنگاوی استراتیژی و گرنگە بۆ ناتوانین کارێکی وەها بکەین دڵی دۆستەکانمان بە تایبەتی زلێزەکان ئەوروپا و ئەمریکا لە خۆمان ڕازیکەین و تێڕوانینێکی جوانیانە بێ بەرامبەر پرۆسەکەمان من پێم ناخۆشەوە ئاڵێم بەڵام ئێمە لە ڕووی سیاسیەوە هێشتا هوشیاری سیاسیمان هوشیاریەکی خێڵەکیە قەبەلیە بەداخەوە پێمان وایە هەموو دنیا بریتیە لەو جوگرافیایی کە ئێمە تیاژین و سیاست بەم شێوەیە نابرێ بڕێوە بەڕاستی ئەبێ لەوە تێبگەین کە هەرێمی کوردستان
ئەمڕۆ ئەگەر خۆی مقاوماتی مانەوەی نەبێ کە ڕوونەکە با بڵێن مقاوماتی مانەوەی لە چیایە لەوەیە یەکەم بۆ نمونە پێش هەر شتێ کۆمەڵگە لە دەوڵەت ڕازی بێ کە ئێمە لێرە مەبەستمان لە قواری هەرێمی کوردستان خەڵک لە دام و دەستگاکانی حکوومەت و دام و دەستگا دەوڵەتیەکان ئەمە پەرلەمانە ئەمە حکوومەتە ئەمە قەزایە دەستگاکانی تری ناو ئەم پرۆسی سیاسی کوردستان ئەبێ لێی ڕازی بێ ڕازیەکە چی ڕازی بوونەکە چییە بەوەیە کە ئەم حکوومەتە حکوومەتێکی خزمەت گوزار بێ پەرۆشی داواکاری و چاوەڕوانی و خەم و مەشاکلی خەڵک بێ چتین و توێژێکی دیاریکرا و لە کۆمەلگایە ڕوبەڕووی بێمافی و زیان بووە خەمی بخوا یاساکان لە ناو ئەم وڵاتەی کە پێی ئەوتی هەرێمی کوردستان لەم ڕوبەرە جوگرافیە یاساکان بە پێی چاوەڕوانیەکانی خەڵک بن بۆیە حکوومەتیش مولزم بکرێت بە جێبەجێکردنی کۆمەڵێک ئەرچی دەوڵەتدارێتی بەرامبەر بە خەڵک یعنی ئێمە تەماشاکە من بۆی ئەمانە بە نمونە باسەکەم بۆی پێت بڵێم ئێمە حتا لە مەسلەی بەڕێوەبردننی ئەم دەسەڵاتانەی کە پێوتێ دەسەڵاتی حکومڕانی لە هەرێمی کوردستانە پەرلەمانمان کردووە بە داخەواڵێم پەرلەمانمان کردووە بە جێگایەک ڕێک بۆ جێبەجێکردنی پێچەوانەی ئەوەی کەوەکو ئەرکەکەوێتە سەرشانی کە بریتی لە چاودێریکردنی حکوومەت هەمومان نەزانین کە حکوومەتی هەرێمی کوردستان بتێ حکوومەتێکە دنیای کەم و کوڕیتی هەیە وەک چۆن ئەشێ لە هەندێک مەجالە دەستکەوتی هەبێ بەڵام دنیای کەم و کوڕی و کێشەشی هەیە وایەنە پەرلەمان ئەبێ جێگایەک بێ بۆ لێپرسینەوە لە هەموو ئەو سێکتەرانەی کە پەیوەندی بە بەڕێوەبردننی ئەم وڵاتەوە هەیە و خەلل و قەیران و گەندەڵیتیایە ئێمە پەرلەمانمان کردووە بە شوێنی مبرر هێنانەوە بۆ هەر ڕفتارێکە لە حکوومەتە بە خراپیش بێ ڕووبدا یعنی ئەم ناکێ با بڵێن دەستگای یاسادانان کە دەستگای چاودێریکردە بەم شێوەیە مامەڵە بکە حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێ حکوومەتێک بێ خوا نەخواستە خەریکی سەر کێشەی سیاسی نێوان گروپە سیاسەکان بێ لە کوردستانە ئەبێ حکوومەت بێلایەن خەڵکەڵێت حکوومەت چۆتە بوارە لە کۆمەڵێ وڵاتە کاتێک کە یەکێک ئەبێ بە سەرۆکی حکوومەت یا جێگری سەرۆکی حکوومەت ئەمانە بەڕاستی چیەکەن یعنی هەوڵەدەن بەو پەڕی میهەنی ئیش بکەن و دوور بگرن لە هەموو نەزعەیەکی حیزبایەتی بۆ ئەوەی حکوومەت جێگای خۆڕێخستنەوەی کۆمەڵگا بێ ئەمە هەموو جاریم ئەم دەستەواژەیەڵێن فەیلسوفێکی گەوری وەکو هێگڵ ئەڵێ ئێمە بۆ دەوڵەت دروستەکەین بۆ ئەوی کۆمەلگای لە چوارچێوەی کۆمەلگا ڕێک بکەینەوە دەوڵەت شوێنی خۆڕێخستنەوەی کۆمەلگای ئەی تۆ چکارەساتێکی گەورەیە موسەساتی دەوڵەت خۆی بێتە مای شێواندنی کۆمەلگا و دابشکردنی کۆمەلگا و دابەشبوونی بۆ زۆنی سیاسی و بۆ زۆنی کارەساتەکە ئێمە ئەبێ بزانین حکوومەت ئەجەندایەکی هەیە ئەبێ وەکو خۆی جێبەجێ بکە وەکو خۆی جێبەجێ ناکەی ئەبێ ئامادە بیکە لە ڕۆژنامەگەری کوردی و میدیای کوردیەوە ڕخنەت بێتە سەر لە پەرلەمانەوە چاودێری بکرێ ڕاپۆرتی نێودەوڵەتی لێ بدرێ پێشێلکاری بەرامبەر بە مافی هەر چین و توێژێکی کۆمەلگاکەی ئەبێ قوبوڵە بێکە بەڵام ئەمە بوو مانایە نییە بە شێوەیەکی ئاسایی مامەڵێ ئەمانە هەمووی ئەبێ بە بەشێک لە نێوبانجی تۆ نەک تەنها لە ناوخۆ ئەمڕۆ لە کوردستانە تەنها چین و توێژێکی دیاریکراو لە ناو هەولێرە بێ یا لە ناو سلێمانیە بێ دەنجی ناڕەزاییان لێ بەرز بێتەوە بەرامبەر بە لە هەر بوارێکە کە پەیوەندی بە دەوڵەتدارێتیەوە بێ دەست بەجێ بێگومان هەموو ئەو ڕێکخراوانەی کە لە کوردستانە هەن هەموو ئەو قوسڵگەریانەی کە لە کوردستانە هەن هەموو ئەو سەفیرانەی کە لە عێراق هەن و بێگومان بەوردی متابعی وەزعی ئێماکەن و هەموو ئەو وڵاتانێش کە معنین بە مەلەفی عێراقی دەست بەجێ ئەزانن ئەمە چییە و چی ڕوەدا چ جای ئەوەی تۆ وا ڕفتار بکەی بێباکانە کە وەک ئەوەی کە تۆ لە دنیایشی داخراوی کەس ئاگای لێت نییە و تۆ بەم شێوەیە بە تەدریجی لە ناو مێژووە ئەبیتە مای زیاندانی گەورە لە نێوبانگ و لە پایەی حکوومەتی خۆت هەم خەڵکەکەت لێت بێزارە بێ و باشە و هەم نێوبانگیشە لای ڕای گشتی عێراقی و کوردستانی و ناوچەی و نێودەوڵەتی شتێگە چێکاکە دوای ئەو کات دوای ئەوە ئیتر شتێک نامێنێتەوە پێ بوترێ مقاوماتی مانەوەی قوارەیەک باشە ئێستا لەم ڕۆژانەیە خۆ هەمومان ئەزانین ئەو ڕاپرسیەی کە کرا بوو سەبارەت بە مەسەلەی قوارەی هەرێمی کوردستان و ئەوانە لە ڕۆژنامەی سەباح بڵاو بۆ خۆ ئێمە هەمومان ئەزانین ڕەنگە سامپڵێک وەرگیرا بێت باشە ئەم سامپڵەر لەوانەیە هەزار کەسێتیایە بەشداری کردبێ بەڵام تێوێنێت تۆ بێ هەر حسابی بۆ بکەیت باشە ئەبێ ڕەچای ئەوە بکەیت کە خەڵکێک هەیە لە کوردستانە بێگومان بێتاقەتە بۆ دۆخەی کە لە ئارای هەیە ناڕازیە لە منزومەی حکومڕانێتیمان ناڕازیە لە پەرلەمانمان لە حکوومەتمان لە دەسەڵاتی قەزائیمان
باشە لە هەموو ئەو بوارانەی کە پێویستە خزمەتگوزاری پێشکەش بکرێ و پێشکەش ناکرێت یان کێشەی گەورەی تیا هەیە هەر لە موچەوە بیگرە تاوەکو ئەگاتە سوتەمەنی تاوەکە ئەگاتە کارەبە تاوەکو خزمەتگوزاریەکان بەگشتی ئەمە بەدڵنیاییەوە تۆ بتێ و نەتەوێ ئەمە ئەبێتە مای ئەوەی کە بە تەدریجی دیدی گشتی یان ڕای گشتی چ لە ناوخۆ چ لە عێراق کە ئەو شتە بڵاو کراتەوە لە ڕۆژنامەی ڕسمی عێراقیشە بڵاو ڕاستە دوای برێک پۆزیشی بۆ هێنراوەتەوە خراوەتە ئەستۆی بابرین کۆمپانیاکە بەڵام بتێو نەتەوێ ڕای گشتی عێراق پێی متەئسیرە تێو نەتوێکێتە سەر زمانی کۆمەڵێک محەلیلی سیاسی و کۆمەڵێک چاودێری سیاسی و سبینێ لە میدیاکانەوە فوی پیاکان ئەڵێ خەڵکی سەرەکرێ مەبەستمان چییە؟ مەبەستمان ئەوەیە کە بڵین کۆڵەگەکانی پاراستنی ئەم قاوارەیە بریتیە لە زنجیرێک بەرپرسیارەتی گەورە کە ئێمە ئەبێ لە ئاست ئەم جێبەجێکردنی ئەم بەرپرسیارەتیانەیە نابێ خۆمان بە ناکۆچی ناوخۆیی بچووکەوە سەر قاڵکەین دەڕاستیە با ڕشکاوی قسە بکەین ئەگەر ناکۆچی نێوان یەکێتی و پارتی کە دوو هێزی سەرەکی ناو پرۆسی سیاسی کوردستانن ئەگەر پەیوەندی بە خراپی دابشکردنی دەسەڵات و سامانەوە هەیە لە هەرێمی کوردستانە ئەوە بە لە سەر ئاستی سیاسی وەکو دوو حیزب بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە و بە بەڵگا و بە زانیاری و بە داتا بیخەنە ڕوو بۆ یەکتر کە کەم و کوڕیەکان لەکوێیە باشە و بۆ یەکتری بسەلمێنن و بەم شێوەیە دیالۆگێکی کراوە و بەردەوام هەبێ تاوەکو بە شێوەیەکی تەدریجی ئێمە ئەم گرفتە گەورەیە لە بەردەم باشکردنی ئەدای حکومەت و باشکردنی بابرێن مەرجی گێڕانەوەی پێگە بۆ حکومەت و ڕێزی حکومەت ئەمانە چارەسەر بکەین ئەگەریش لەسەر مەلەفی ترە بەدایبەتی باسی مەلەفی ئەمنیەتی ئەوەندەی من بیسوومە لە قۆڵی پارتیەوە و لە قۆڵی یەکێتیشەوە داوا ئەکرێ بە هێزێکی تر لایەنێکی تر لە دەرەوەی ئەو مؤسساتانەی کە پەیوەندیدارن لە ئەرێمی کوردستانە بابێن خۆیان تحقیق لەو مەلەفە ئەمنیانە بکەن من بیستومە لە ڕاستی یعنی ماوەیە پێش ئێستا لە جێگری سەرۆکی حکومەتم بیست کە لە طرفی یەشێتی نیشتیمانی کوردستانە ئەڵێ با جهێدێکی دەولی بێت تحقیق بکە لەو مەلەفانە بۆ ئەمە ببێتە مایی ناکۆچیێکی بەردەوامی نێوان دوو هێزی سیاسی بۆ لایەنی بەرامبەر ئەم ناکۆچی هەر قوڵەکات و ئامادە ئەوەش پرسیارە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان ئێمە هەمومان ئەزانین لە وڵاتێکە ئاژین بەداخەوە سەدان تاوانی تیاکراوە باشە سەدان تاوانی تیاکراوە تاوانی ئێجگار گەورەتریش کراوە کە لە بابلین لە تیرۆرکردنی کەسێکا ڕووبدا لە هەولێر بێ یا لە سلێمانی بێ من وەکو حکومەت ئەبێ لە ڕوانگەی چارەسەرکردنی و دووبارە نەبوونەوەی ئەم جۆرە لە ڕووداوانە مامەڵە بکەم ئەوەش ئەگەر پێویستی بە مامەڵەکردن بێ لەگەڵ هەر سەرچاوەیەکی پەیوەندیدار بەم مەلەفانەوە ئەبێ من تەعامل بکەم نەک بیکەم بە مەرجی مامەڵەی سیاسی نێوان هێزەکان و بەهۆی ئەوەشە دروستکردنی بایکۆتی سیاسی لە نێوان هێزەکانە لە کاتێکە تۆ باشە بایکۆتی سیاسی ڕۆدا لە نێوان ئەو هێزانەیە کە حکومەت دروستکەن زەرە لە حکومەتەکە خۆیدا زۆر جارێکێتە کاکاوڕێ زەرە لە حکومەتەکە خۆیدا ئەو بەیاننامەیە کە تیمی یەکێتی بڵاویان کردو ئەڵێن فاشلترین حکومەت ئەمە دلیلی چییە؟ دلیلی بوونی ناکۆچیە ڕنگدانەوەی ناکۆچی نێوان یەکێتی و پارتیە لە ناو مؤسسەی ڕاپەڕاندن دەستگای ڕاپەڕاندن کە حکومەتە دێ باشە وەفدی حکومەت ئەچێتە بەغا و ئەچێتە زۆر شوێن تەرکیبەکەی تەواو نییە یەکێتی لەگەڵا ناڕوە دیسانەوە ئەمە کێشەیە بۆ حکومەت بەڵام زۆر باشی نییە بۆی کەوتیمە گەورەی هاتۆتە دەرەوە ئامادەنیە لە تۆزێ بەسەراحەت بکەن حتا سبەینێ ئەو شوێنانش کە ڕووی تێکرێ بە هەر مەهامێکی ئیداری و سیاسیش بێ بەڕاستی هەر لە خۆیەوە ئەو بابەتە ئەکا بە بەشێک لە بیان و بۆ پابەت نەبوون بە کۆمەڵێک تەنانەت ڕێکەوت و لێگەیشتنی شت یعنی لە یعنی هەر لە دوورەوە پێتەڵێک کە تۆ جارێ بڕۆ حاڵی خۆ چاکە باشە تەرکیبەکەوت ڕێک خەرەوە بابزانین ئەمە سیاستێکە تعبیر لە هەموو ئەو هێزانە کە کاریەکە خۆی بە نوێنەری ناوچەیەک و منتیقەیەک و شوێنێکەکە ئەو کاتەوەرەوە وەکو دوو طرف لەسەر دۆسیە قساکەین و مفاوەزاتەکەین وەڕێگەکەوین و ئێستا حتا بابەتی من پێم خۆش نیێواڵێ حتا بابەتی پێکێنانی لیژنەیەکی هاوبەش لە نێوان حکومەتی ئێمە و حکومەتی بەغایە بۆ ئەوەی بێن یاسای نەوت و گاز دابڕێژنەوە من دڵنیاتەکەمەوە ئەو لیژنەیە ئەگەر بتوانێت باشترین سیاغەش دۆزێتەوە بۆ ڕەشنووسی یاساکە لە کۆتاییە ئەو یاسایە بە ئاسانی جێ ئەمە من نایڵێم بڕۆت گوێ لە هەندێ مرکزی ئەبحاسی عێراقی بکە چکە ئەوان دیراسەی معادلاتی سیاسی عێراقیەکەن ئەزانن بۆ نمونە بە چ شێوەیەک یاسایەک ممکنە ئیقرار بکرێ لە بنەڕەتە ئایا هەموو ئەو کۆسپوتەگەرانەی کە لە ماوەی ڕابردووە ڕێگر بوونە لە ئیقرارکردنی یاسایەکی لەم جۆرە بە هەمان
قۆناغی ڕابردوو ماون یان نەماون عقباتەکان هیچ گۆڕانکاریشان بەسەر هاتووە یانە لەسەر بنەمای ئەوە بڕیارە دەن کە مەسیری ڕەشنووسێکی تری یاسا لە بواری نەوت و گازە بەچوو ئەگات. یعنی ئێمە بە تێبگەین تۆ خاڵی بەهێزی تۆ بەهێزکردنی هەرێمی کوردستانە لە بەرامبەر عێراقی لە بەرامبەر وڵاتانی هەرێمایەتی ئەڵێ خاڵی جێڕانەوەی هەیبەت و شکۆ بۆ هەرێمی کوردستان لە بەهێزکردنی هەرێمی و پاراستنی مەساڵحی خەڵکی هەرێمی کوردستان مەسلحەتی خەڵک لە بەڕاستی لەوەیان نییە کە ئەم وڵاتە بۆ شێوەیە. ئێمە زۆر جار گلەیمان لە بەغدایە لە هەندێک وڵاتی دیکە کرد کە بەمەبەست ئەیانەوێ هەرێمی کوردستان هەڵبۆشێنەوە تەداخلات بکەنەوە ئەم هەرێمە دابش بکەن کەچی هەر خۆمان ئەم لایەنە سیاسیانە بە تایبەتی لایەنێکی سیاسی باڵادە هەرێمی کوردستان وای کرد ئێستا تا فەرموو ینی هەرێمی کوردستان بە تەواوەتی دابشبوونی پێوە بینێەوە دوی داریشی پێوە بینێ. یعنی هەر لەم ماوەیە هەمومان ئاگادارین هەندێک زانیاری هەیە نایەتە میدیاکان با بزانین بەڵام کەم و زۆر لە ڕێگەی دۆست و برادەر و هەندێک ناوەند کە پەیوەندیمان لەگەڵێنە ئەزانین کە بەڕاستی زۆر هێزی زلهێز لە هەرێمی کوردستان کە هەن چ وەفدە عسکەریەکانیان یان وەفدە دیبلۆماسی و سیاسەکانیان یان ئەوانەی لە بەغا بەرپرسانی ئێمە بینین لەو سەردانانەی کە ڕوەدا باشکرا پێیان وتون کاکە ئێوە نابێ بەم شێوێ بمێنەوە بەم شێوە بمێنەوە هیچ زمانی ئەوە ناکاسبینە یاسای موازنە حەقی ئەوەی تیا جێبژداری بۆ بەڵێ بێگومان هیچ زمانی ئەوە ناکە کە یاسبینێ موازنە عێراق ئەیکا عێراق یاسای موازنە ئیقرارەکات ناکرێت دەوڵەتی عێراق هەموو سێکتەرەکانی خزمەتگوزاری بۆسێ لەبەرەوەی یاسای موازنە تۆ ئەگەر بەکو تیمێکی یەکگرتو و خاوەن استراتیژ و ئەجندایەکی یەکگرتو لە بەغانە بی ممکنە هەر ئەوە ببێتە چی بێتە مایەی خاڵێکی لاوازی بۆ بەشێک لەو چاوەڕوانەی کە تۆ هەتە لەم یاسایە نەیەتە دی پیان وتون بە ئاشکرا سبێنێ یەکێک لەو یاسایانەی ترکە زۆر گرنگە بە نسبەت ئێمەوە کە ئەتوانین بڵێن چارەنووس سازیشە یاسای نەوت و گاز ئەگەر بێت و بە پێی چاوەڕوانیەکانی ئێستای بەشێک لەو هێز عێراقیانە بێت کە لە گۆڕەپانان کە بەحساب ئێمە لەگەڵ یا چوینەتە هاوپەیمانێتیەوە بۆی حکومەتی سوودانی دروستکەین ئەگەر بە پێی چاوەڕوانیەکانی ئەوان بێ لە ڕاستیە بەو شێوەیە ناکەوێتەوە کە لە 2007 ساڵی 2007 سیاغە کرا و یاس ممکن نییە بەو شێوەیە بێتەوە چونکە ئەزانین چۆنا ئێستا لە دەرەوەی تەنانەت هێزە سیاسیەکانیش خەڵکی شەقام و کۆمەڵێک چالاکوانانی سیاسی هەمویان کەوتونەتە تەقە لەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستان پیان وایە فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستانەوە بەسکردن لەگەڵ کۆمەڵێ وڵاتە لە دەرەوەی ئەوەی کە سیستەمی فیدراڵی بۆ هەرێمەکانی دروستەکاوە پێ ئەوەی کە لە دەستورە هاتووە قابل بەوە نییە کە لێ قوبڵێەوە ئەو سکاڵایی کە پەرلەمانتارێک سربەخۆ ئەیکا لە دادگای فیدراڵ و ئەیباتەوە ئاماژەیەکە لە ئاماژەکان شکاندنی هەیبەتی نەتەوێت هەمومان باش ئەزانین زۆر تەسیری هەبوو ئەو سکاڵایەمان کە ئەو پەرلەمانتارە ببردیەوە لە بەرامبەر هەرێمی کوردستان و هەموو عەقدە نەوتەکانی ئەمەی بە ناشەرعیزانی بتەوێت و نەتەوێت ئەو یاسایانە تەفعیلەکەن ئەگەر تۆ وەکو لایەنی کوردی خەمی خۆت نەخۆیت چونکە ممکنە ڕاستیە لە یاسای نەوت و گازی داهاتوو ئەو بەشە ئەو پشکەش کە لە خاوەندارێتی هەتە بۆ تەحەکومکردن بە سامانی سروشتی خۆت و کەرتی وزە لە هەرێمی کوردستانە زۆر واردە لە دەستی بدەیت. دکتۆر باشە خلاصەی ئەم گفتوگۆیی من و جەنابەت ینی ئەمان گەیەنێ بەوەی کە هەرێمی کوردستان بێباکە بەرامبەر بە هەموو هۆشداریەکان بەرامبەر بە هەموو زلێزەکانی دنیا بەرامبەر بە ئەوروپا بەرامبەر بە عێراق کە خۆی بەشێکەوە هەرێمیشی ینی دەستوری و سیاسیە لەم عێراقەدا ئەگەر ئەم بێباکێ بەردەوام بێ لەلایەن سەرکردە سیاسەکانی هەرێمی کوردستان و قۆڕەخکاری لایەنێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان بەرامبەر بە هەموو دۆخەکان و جۆنەدان بە هیچ قسەیە کە دۆست و دوژمن پێمانەڵێ بە گشتیەمان گەێنێ بەچووک و دوپرسیار خۆی نە حکوومەتی عێراق بڕیارێکی پێە بۆی قواری هەرێمی کوردستان نەمێنێ نە ئەمریکاش لەگەڵ ئەوەیان قوارەیە نەمێنێ نە ئەوروپا و نە هیچێکێ لە واز لە وڵاتانە بێنە کە بە پیان ئەوترێ بە مستەلەحێکی قومی وڵاتانی داگیر کرد بەڵام ڕای گشتینێ و دەوڵەتی لەگەڵ ئەوەیە ئەم هەرێمە بمێنێ بەڵام ئەم هەرێمە منواسەم خۆی ئەوێ نەمێنێ یعنی ڕفتاری سیاسیمان ڕفتاری حکومڕانیمان مامەڵەمان لەگەڵ خەڵکو و معاناتی خەڵکو و چاوەڕوانی خەڵکو یعنی هەندێک ململانی لاوەچی نێوان هێزە سیاسەکانمان و ئەم ڕق و حەقدەی کە لە نێوان گروپە سیاسە ئەمانە ئاماژەی ئەوەن کە ئێمە خۆمانەمانەوێ ئەم قوارێن خۆ نەمان چییە؟ نەمان هەر ئەوە نییە کە کۆتایی پێبێ نەمان ئەوەیە کە تۆ دەسەڵاتەکانە بە تەواوەتی بچووک ئەکرێتەوە
ناتوانانی بچتە ناو هیچ ڕێکەوتنامەیەکەوە کە لە قازانجی تۆ بێ، ناتوانانی بچتە ناو هیچ هەوپەیمانێتێکەوە کە خێری بۆ میلەتەکەت هەبێ. لەولاوە لە نەتیجەی ئەوانێش توانای پێشکەشکردنی خزمەتگوزاری و چارەسەرکردنی قەیرانەکان و ئەنجامدانی چاکسازیت بۆ دواسنوور کەمە بێتەوە و بەهۆی ئەمەشەوە تۆ بە شێوەیەکی تەدریجی ئەوەندەی ئێستا لە دەستداوە کە مەبەستمان متمانەی خەڵکە بەرامبەر بە حکمڕانێتەکەمان دوو ئەوەنی تر زیاکە لە ناکە لەوانەیە لە ناکەش بوومە لەرزەیەکی سیاسی ڕووبدا و هەموو شتێ لەدەست بێت. قسەکە لەسەر ئێم ئەگەر هەرێمی کوردستان بڕۆخێ خۆمان ڕوخاندومانە کە خوانەکە ئەو ڕۆژە ڕووبدا، بەڵام ئەمە مەسئولیەتێکی گەورەیە لەسەر شانی هەموو هێزە سیاسەکانمان، لەسەر شانی خەڵک، لەسەر شانی میدیاکاران ئەبێ بە گیانێکی بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم قوارەیە قابل بەمانەوە نییە بەم دۆخە زۆر بە ڕاشکاوە نەبیڵێن. یعنی مانەوە بۆ مانایی کە ئەم سیستەمەی کە ئێستای لە هەرێمی کوردستانە بەڕێوەچێک کە لە چوارچێوەی تەسمی زانستی بۆ سیستەمی فیدراڵی بەم شێوەی ئێستا نامێنێتەوە. ممکنەوە لێ بکەن بە کانتۆنێک کە دەسەڵاتە بەقەدر دەسەڵاتی پارێزگاکانی تری عێراق بێ و هەموو شتێک بە شێوەیەک لە شێوەکان و ئەمە واردە کاکە واردە ئەو تەنانەت ئەو مادە دەستوریش کە ئەڵێ بەبێ ڕەزامەندی سێ پارێزگا ناتوانرێ تعدیلی دەستور بکرێ، ممکنە خودی ئەو مادەیە تعدیل بکرێت. خۆسە هەوڵەکان بۆ ئاڕاستی پێ دەڵێنی ئێمە دڵمان بەوە خۆشە ئێستا ئەڵێن هەر گۆڕانکاری و هەر تعدیلە لە دەستورە بکرێ مادەیەک هەیە ڕێگرە ئەڵێ ئەبێ موافقەتی سێ پارێزگای عێراقی تابێ. کاکە ماوادی دەستوری شێ داینەوە ئەو هێزانە دایانەوە کە لە 2005 دانیشتن و پیانوە بۆ ئەم مادە دەستوریانە بۆ ڕێخستنی عێراقی تازە پێویستە. باشە ئێستا عێراق و دۆخی عێراق و پرۆسی سیاسی عێراق و بەڕێوەبردننی عێراق و تەتەلوعاتی و هێزە سیاسیانەی کە لە عێراق هەن بە شێوەیەکە کە مادە دەستوریەکان ئەگەر بێت و ببێتە مایەی باشە پەخستنی هەندێک توموحاتی دەوڵەت هەندێک پرۆژەی دەوڵەت ئەچنە سەری هەمواریەکەن. ئەو کاتە تۆ چیەکەی؟ ئەو کاتە مەسەلەکە ڕێک لە ململانی سیاسی نێوان دوو نەتەوەش دەرەچێت. لە بەردەم ڕای گشتی جیهانە پێ بە ئێمە ئەڵێن هەر لە بەغاوە پێمان ئەڵێن ئەوەی ئێمە جێبەجێیەکەین دەستورە. ڕقنیە لە هەرێمی کوردستان دژی پێکاتەیەکی خەڵکی عێراق نین بەم دەستەواژانە ئەمە لەگەڵاکەن ئەمە هەرگەلی خۆمانە و ئەمە هەر بەڵام ئەوە دەستورەکەمان وواڵێ تاوانەوان قەناعەتیش بە ینی ئەوروپی و زلێزەکانەکەن بەڕاستی بەڵێ بە دڵنیایەوە ئەوان دەوڵەتن ئێمە هەرێمێکین لە ناو ئەم دەوڵەتەیە ئێمە بێ حەجمی خۆمان بزانین و بیزانین چۆن خۆمان ئەگونجێنی من دووبارەیەکەمەوە کایی سیاسەتە ناکایی بۆڕبۆڕێن و ململانێنە کایی لە ڕاستیە لێگەیشتنە کایی ڕێککەوتنە کایی بەرژەوەندی هاوبەشە کایی ڕەچاوکردنی ئامانجی باڵای وڵاتە ئامانجی باڵای خەڵکی وڵاتە هەموو ئەمانە پیان ئەوترێ ممکناتی ناو سیاست ناکرێتەوە بەس خەریکی ململانی ناوخۆی نێوان پارتە سیاسەکانی و بەبوونی ئەمەشەوە هەموو بەرپرسیارەتێکی خۆت بۆ پاراستنی ئەم قوارەیە لەدەست بدەیت. زۆر سوپاس بۆ ڕێوەڕێزبان دکتۆر عەدالەت گوڵان و سەر و مامۆستای زانکۆ مادوومان کردی. سوپاس دەکەم دکتۆر خۆشحاڵم بە گفتوگۆ. وەڵا بینەرانی بەڕێز ئەڵکەم شووی پانۆراماتان پێشکەش کرا ئێوەژە میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.